هەردەم دکتۆر سەفی یاسین بێڕکا بەرە بەڕاستی سلااو لە ئێوە سلااو لە بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان ئەو خولا بەسە فەرشتی بەڕێز سەفی یاسین کرایتەوە بۆ چل تیپی ملی یاریەکان بە یەک دۆڕان تیپەکە دەرەچی. بەڕاستی سەفی یاسین خەمخۆری وەرزشوانانە لە شاری هەولێر هەم پاڵپشتی هەم وەرزشوانانە بەڕاستی خولەکە تقریبا نزیکەی 20 ڕۆژ 25 ڕۆژە بیکرایەوە. ئەمڕۆ یاری کۆتاییە لە بینی دوو تیپی ملی تیپی هندرەی دارەت و تیپی شاهانەی شاری هەولێر. ئەو خولەش سەر بە ناوەندی چالاش پێگانیەکی هەولێر سەرپەرشتی ئەو خوڵەی دەکا. ڕۆژانە یاریەکان یاریگای شەهید سیروانە ڕەش یاریەکان بەڕێوە دەچی. هەردەم دکتۆر سەفی یاسین بێڕکا بەرە بەڕاستی خەمخۆری گەنج و لاوانی شاری هەولێرە وەرزشوانانە بە تایبەتی دعمەش تەواوە بە تایبەتی بۆ لاوان. بەڵێ دکتۆر سەفی یاسین بەڕاستی وەرزشی شاری هەولێر بە تایبەتی ئەگەشاندە بەڕاستی خاستە بە تایبەتی شاری یانەی هەولێر یانەی دایک. بەڕاستی ئێستا یانەی دایک جیاوازێشێ لەگە ساڵەکانی تر ئەو ساڵەکە بەبێ منافەسە ڕکابەری خولی ئەسیرەکانی عێراق دەکات تۆی پێ بە تایبەتیش تیپی ملیەکان بەڕاستی دکتۆر سەفی یاسین بەڕاستی کەسی یەکەمە خەمخۆری وەرزشوانانە.